دوای زیاتر لە هەفتەیەک لا ڕاگررتنی دەوامی زانکۆ و پەیمانگاکان بەهۆی ناڕەزایەتی و گردبوونەوەکانی قوتابیان و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بۆ جارێکی دیکە قوتابیانی زانکۆی ڕاپەڕین بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو ڕژانەوە سەر شەقامەکان نوێنەرانی قوتابیان دەڵێن وەکو ڕێخەر و نوێنەرانی قوتابیان بەشداری هیچ کۆبوونەوەیەکی حیزبی و حکومیان نەکردووە و ناشیکەن. و لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەڵوەستێکی ئەوتۆی نەبووە کەوا ببێتە هۆی دڵخۆشیمان بۆیە ئێمەش بڕیارماندا بە دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکانمان ئێمە وەکو ڕێکخەرانی خۆپیشاندانەکان لە ڕابردوو بەشداری هیچ کۆبوونەوەیەکی حکومی حیزبیمان نەکردووە و لێرەوە ڕای دەگەین لە داهاتوشدا ئامادەنین هیچ کۆبوونەوەیەکەین کەوا ئەنجامی دڵخۆشکەری نەبێ بۆ خوێندکاران و بۆیە لێرەوە بە دەنگێکی لێرانە دووپاتی دەکەینەوە بە هیچ شێوەیە گواز لە خۆپیشاندانەکانمان نایەنین تاوەکو تەواوی مافە یاساوی داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. داواکاری خوێندکاران کە دەرماڵەیە مافێکی سەرەتایی خۆیانە کە چەند ساڵێکە ئەو دەرماڵان لە خوێندکاران بڕیوە ئەو هەڵوێستێکی حکوومەت هەبووێتی بەڕاستی دەتوانم بڵێم یعنی وەکو جۆرە گاڵتە جاڕیکردن بوو بە خوێندکاران هەمووان دەزانین کە بارودۆخی خوێندکاران لە ئێستادا بەگشتی بارودۆخی هەموو وڵات کە لە بارودۆخێکی ناخۆشدا خوێندکار هەیە ناتوانێت بچووکترین و سەرەتاییترین پێداویستی خۆی دابین بکات. قوتابیانی ناڕازی لە بەردەم زانکۆی ڕاپەڕین گرت بوونەوە و دواتر بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی ڕانیا چوارقوڕنەیان داخست. داواکاری سەرەکیمان دەرماڵێدا حکوومەتی ینی حکوومەت کات چی بۆ ئێمە دابین کرد 13,000تان دەدەین نەخ 13,000 بەشی چی دەکات 13,000 بچینێک و گاڵتەیەک بە خوێندکاران زیاتر خوێندکارانی هەندا ئەسڵم بۆ قسەیە بەڕای ئێمە پێویست هەموو خوێندکارێک بێتە سەر شەقام گەر بۆ خۆش نەبێت بۆ پاڵپشتی هاوڕەکانی بێت و داوای مافەکانی خۆیان بکات. سەرەکی ئێمەڕۆ ئێمە دەرماڵەیە و ئێمە بەرداوامش بۆ خۆپیشاندانانە دەدەین بە شێوەیەکی هێمنانە تاکو و مافەکانمان دێتە دی. ئێمە کو خوێندکارانی زانکۆ ڕاپەڕین کە ئەمڕۆ خۆپیشاندانەمان ساز کردو بەردەوام دەبین هەتاکو مافی سەرەکی خۆمان وەردەگرن کە پێداین دەرماڵەیە. جیاواز لە شارەکانی دیکە قوتابیانی زانکۆی ڕاپەڕین بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو جارێکی دیکە هاتنەوە سەر شەقام بۆ داواکردنی دەرماڵە و بەدەستهێنانی مافەکانیان و دەڵێن بەردەوام دەبن تاکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.